پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی پەیمانگەی تەکنیکی گەشە لە خۆم و لە تەواوی ستافی پەیمانگەی تەکنیکی گەشە دەکەم. پەیمانگەی تەکنیکی گەشە یەکێکە بەسەر بە گروپی گەشە و وەسەر بە وەزارەتی تعلیمە عالی. ئێمە لە ماوەی ئەو 4 ساڵدا توانیمان چەندین ڕۆڵەی کوردستان، ڕۆڵەی ئەم وڵاتە و چەندین هەلیکار بڕەخسێنین و وە گەشەش هەر بە بەردەوام بەرەو پێشکەوتن دەبین. ئێمە سیقەی خۆماندا کاکشاخەوانیش زۆر یعنی هەوڵی لە دروستکردنی ئەو پەیمانگای و سیقەی کاملماندا و پشتگیریشمان کرد و ئێستا الحەمدولله ئیستیفادێکی زۆر ڕۆڵێکی زۆری کوردستان ئیستیفادەیان لە پەیمانگای تەکنیکی گەشە کردو و هەلی کاری زۆرە ڕەخساند و بەردەوامیش دەبی لەو ئیشەی و ئیشەڵا بەرەو پێشتریش دەچی و هەلی کاری زیاتریش دەڕەخسێنی. لە ساڵی نوێدا بیرۆکەمانەوەیە پەیمانگەی تەکنیکی گەشە بینایەکی زۆر شایستە و نێودەوڵەتی دروست بکەین لەبەرەوەی شایستەیت. دووبارە پیرۆزبایەکی گەرم لە قوتابیان و خوێندکاران و تەواوی ستافی گەشە و دکتۆر و مامۆستا و بەڕێوەبەر و هەر هەمیان دەکەم. بە بۆنەی ساڵیادی یەک لە دامەزراوەکانی گەشە پەیمانگەی تەکنیکی گەشە پیرۆزبایەکی گەرم ئاڕاستەی خۆمان و تەواوی گروپی کۆمپانیەکانی گەشە و تەواوی دامەزراوەی گەشە و بە تایبەتی پەیمانگەی تەکنیکی گەشە دەکەم و پیرۆزبایی لە ڕاگر و لە تەواوی کارمەند و ستافی گەشە دەکەم. دەستخۆشانێ دەکەم کە توانیان لە ماوەی ڕابردوو خزمەتێکی بەرچاوی فێرخوازانی خۆشەویست بکەن و توانیان لە ماوەی ڕابردوو چەندین فێرخوازی خۆشەویست پێ بگەینن و چەندین فێرخواز ئامادە بکەن بۆ ناو کارکردن و بۆ ئیشکردن. دەستخۆشانێ دەکەم. دامەزراوەی گەشە پەیمانگەی تەکنیکی گەشە فەرعێکە لە دامەزراوەی گەشە. دامەزراوەی گەشە هەمیشە هەوڵی داوە هەموو کات خزمەتی بەرچاو بە فێرخوازانی خۆشەویست بگەێنێتن. هەمیشە هەوڵی داوە پێشنگ بێتن لە خزمەتکردن و ئێمەش هیچ کاتێک سڵی ناکەین لە خزمەتکردنی فێرخوازانی خۆشەویست لەبەرەو پێشبردننی ئاستی زانستیان لە دابینکردنی تەواوی پێداویستیەکانی خوێندن. هەوڵمان داوە هەمیشە بتوانین کەش و هەوایەکی لەبار بۆ فێرخوازانی خۆشەویست بڕەخسێنین. لە داهاتوو پلانی زۆر باشمان هەیە. یەک لە پلانەکانمان دروستکردنی باڵەخانەیەکی مۆدێرنی زۆر باشە بۆ تایبەت بۆ پەیمانگەی تەکنیکی گەشە. بەڕاستی وەکو موژدەیەکیش موژدە دەدەم بە ڕاگر و ستاف و فێرخوازانی پەیمانگەی گەشەی تەکنیکی لە ساڵی نوێ ئینشاءالله پلانمان هەیە باڵەخانەیەکی مۆدێرن و باڵەخانەیەکی زۆر ڕێک و پێک و تەواوی کەش و هەوای خوێندنی تێدا فەرەهەم کرابێت بۆیان جێبەجێ بکەین و بۆیان ئامادە بکەین ئینشاءالله. و پیرۆزباوی لە بەڕێز مامۆستا شاخەوان دەکەم کە بەڕاستی ماندوونە ناسانە شەو و ڕۆژ هەوڵی سەرخستنی ئەم دامەزراوەی داوە. هیچ کاتێک ڕانەوەستاوە، هیچ کاتێک سڵی نەکردووە لە خزمەتکردنی فێرخوازانی خۆشەویست و بەڕاستی تەواوی کارمەندانی پەیمانگەی تەکنیکی گەشە هەر بەو هەناسەیە بوونە بەو نەفەسەی کاریان کردووە خزمەتێکی باش و بتوانن ئاستێکی سەرکەوتنی زۆر باش تۆمار بکەن. دووبارە پیرۆزباییان لێ دەکەم و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم. هیوادارم هەمیشە پێشنگ بن لە خزمەتکردنی فێرخوازانی خۆشەویست. سلااوتان لێبێ و ئەم کاتتان باش. پیرۆزبایی بە بۆنەی دامەزراندنی پەیمانگەی تەکنیکی گەشە گەرمترین پیرۆزبایی لە قوتابیان و خوێندکارانی خۆشەویست دەکەم و هەروەها مامۆستایان و دەستەی کارجێڕی و دەستەی ئەمیندارانی پەیمانگەی تەکنیکی گەشەی تایبەت دەکەم.
پەیمانگای تەکنیکی گەشەی تایبەت تاکە پەیمانگا بوو لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە بۆ یەکەم جار وەکو بە شێوەیەکی تایبەت کرایەوە. پەیمانگای گەشە هەموو کات پێشەنگ بووە لە دەست پێشخەریەکان، گەشە هەموو کات پێشەنگ بووە لە بیرۆکە نوێیەکان. پەیمانگای گەشەش یەکە لەو پەیمانگایانەی بەڕاستیکە دەورەکی دیاری هەیە لە پێگەیاندنی کادیری تایبەت بە بەو بەشانەی کە هەیەی. سەرەتای دروستبوونی پەیمانگەی گەشە بە دوو بەش دەستمان پێ کرد، وەکو بەشی دروستکردنی دەدان وەها بەشی دەرمانسازی. بیرۆکەوا بە سەرەتا تەنها بە پەیمانگایکی پزیشکی دەست پێ بکرێت، بەڵام دواتر پاش دیراسەکردن و پاش سیرکردن لە بازاری کار بەهۆی ئەو کەسانی کە لەگەڵمان ئیش دەکەن لە ڕووی ڕاوێژکاری و هەوڵماندا بکە بەشی تریشی تێ بکەین پەیمانگەکە لە پەیمانگەی پزیشکی بکرێتە پەیمانگایکی تەکنیکی، ئەویش بەشی پەرستاریمان زیاد کرد، ئەویش هەر پزیشکیە وەرها بەشی ژمێریاری بەشی ئینگلیزیشمان زیاد کرد. لێرەوە بەڕاستی دەمەوێت دەستخۆشی پیرۆزبایی و خۆشم بگەینم و هەروها بۆ دەستەی دامەزرێنەری پەیمانگەی گەشەی تایبەت کە لە سەرەتادا کۆمەڵی کەس بووین، کۆمەڵی دکتۆری بەهێز و کۆمەڵی دکتۆری بەڕێز لە ناو شاری هەولێر تانیمان پرۆپۆزالەکە بنووسین و فکرەکان ڕێک بخێن و دواتریش هەم لە کردنەوەی ئەو بەشانی کە وەکو بەشی پەرستاری، وەکو بەشی ئینگلیزی و وەروها بەشی ژمێریاری، ئەوانش کۆمەڵی خەڵک و کۆمەڵی کەسانێک کە دەوریان هەبووە لە پێگەیاندن و دروستبوونی ئەم بەشانەدا. لێرەوە دەستخۆشیانی دەکەم. ساڵیادی دامەزراندنی پەیمانگەی گەشە دەکەینەوە کە سەرمان بەرزە و دڵمان خۆشە بە سەرکەوتنەکانی ئەم پەیمانگایە. دڵمان خۆشە بۆی کە ساڵانە پۆلێک لە قوتابی خوێندکارمان دەردەچن بە نمرەی باش و هەروها بە زانستی باش و هەروها بە ئەوەی کە ڕاهێنراون لەسەر چۆنیەتی سوودگەیاندن بە بەو دام و دەستگایان نەجات حکوومەتی ناحکومیە کە تێیدا کار دەکەن. چونکە ئەوەی کە لە پەیمانگەی گەشە بەڕاستی جیاوازە لە پەیمانگاکانی تر ئەوەیە کە جگە لە ڕووی زانستی و جگە لە گرنگیدان بە ڕووی زانستی و مختبەرات و ئەو بەشە زانستیانە ئەمە گرنگیش دەدەین بە توانای تاکە کەسی خوێندکار و قوتابیەکانمان. هەوڵ دەدەین چۆن وا بکەین ئەو توانە شاراوانە دەربڕین و بتوانین دەری خینلەوەی بتوانین لە ژیانی کارکردندا سوودیان لێ ببینێت. وەکو ئێستاش دەبینن پەیمانگەی گەشە بە کۆمەڵی قوتابی خوێندکاری زۆری هەیە، بوویتە سنتەرێک، بوویتە شوێنێک، بوویتە مۆڵگەک لە بۆ دروستبوونی کادیری پێشکەوتوو لەو تەخەڕوجانەی کە هەمان بوو لە ساڵانی ڕابردوو. ئێستا سیر دەکەن دابینین هەم لە حکوومەتی عێراق و هەم لە حکوومەتی هەرێمی کوردستانم چ لە ئەهلی و چ لە حکومیەکاندا بەڕاستی جێپەنجەیان دیارە و تەعین بوون و فرسەتی ئیشیان بەدەست کەوتیە کە ئەمە هەموو کات هەندەرمانە لەوەی بتوانین جیلەکی باشتر پێبگەینین وی بتوانین ئەو هەوڵماندبوونەی دەیدەین سادمان نەکاتەوە، چونکە دەرچوانمان هەموو کات هانمان دەدەن لەوەی ئیشی باشتریان بە بکەین، دەرچوانمان هەموو کات پاڵپشتیمان دەکەن بە نەتیجەکانیان بە دەستکەوتەکانیان بۆ ئێمە بتوانین کاری باشتریان بۆ بکەین. پەیمانگەی گەشە زۆر شتێ بۆمان کردووە و زۆر شتیش هەیە لە داهاتوو بۆی دەکەین. بەڕاستی ئەوەی کە گرنگە لای ئێمە پێویستیەکانی پەیمانگا بە هەموو شێوەک بۆیان دابین دەکەین، هەم لە ڕووی زانستی و هەم لە ڕووی کارجەرە هەم لە ڕووی ستافی باشەوە. ئەگەر سیرکەن ئێستا لە پەیمانگەی گەشە زۆرترین ستافی پسپۆر و زۆرترین ستافی میلا کە تایبەتن بە پەیمانگەکە هەیە کە ئەمەش وەکو بڵێ پاڵپشتیەکە بۆی پەیمانگەکە هەموو کات لە ئاستی بەرزی خۆی بمێنێتەوە، هەموو کات بتوانێت لەو ئاسە بەرزەی کە هەیە زیاتر بەرەو پێش بچیت. لە کۆتاییدا دووبارە سوپاسی دەستەی کارجێڕی ئێستا دەکەم، واروها دەستەی دامەزرێنانی پێشووتریش کە ئێستا هەوڵ و مادبوونی زۆر زیێڕێنداوە. ئێستا ئەوان لە ئێمە زیاتر پەرۆشن لە بەرەو پێشچوونی پەیمانگاکە. ئینشاءڵڵا هەموو ساڵێک ئەو یادە بەخۆشی دەکەینەوە بە نەتیجەی باشتر و بە ئەنجامی باشتر و بە گەشە سەندنی باشتر. دەمانەوێت گەشە هەموو کات ناوەکە گەشانەوە بێتن و هەموو کات لە بەرەو پێشچوون و هەموو کات لە
پێشوەچوون بەردەوام بین و سوپاسان دەکەن و سوپاسی گەشە میدیاش دەکەین کە هەموو کات وەکو سەربازی ون بوو لە پشت کامیرەکان کارەکانی ئێمە تەسویر دەکەن و مۆنتاژ دەکەن و لەسەر تۆڕە کۆمەڵایەتی وەبسایت و تەلەڤیزیۆنەکاندا دەنێن جێ دەستخۆشینە ئەنگۆش بەشەکی زۆر گرنگن لە دامەزراوی گەشە بەشەکی زۆر گرنگن لەو قوتابخانە و لەو پەیمانگە و لەو شوێنانەی کە سەر بە دامەزراوی گەشەنە سوپاسان دەکەم و سەرکەوتوو بن. Gasha for a brighter future.